ایدی میوانه که هجا هیا نبتنی لسر زاروکان نبتنی لسر مروان لسر وی عردی بگشتی همو پیک هاتن سر وی عردی گلو وان گوارتن جنگه و ین خوازایی چه باندوری هیا دکتور منصور صحابی او پسپوری بیاوی جنگه گوارتن کشو هوایه او لکولن لألمانیا دگرمه ام زامبین بله دکتور سهرابی ام کاتت باش زور سپاس کمیوانی ایمیت دکتور لا ڕێکەوتنی پاریس تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا ینی هەمیشە باز لەوە دەکرا کە وڵاتانی نێو ڕێکەوتنەکە دەبێت پابند بن بە هۆکارەکانی کەمکردنەوەی پیسکردنی ژینگە ئێستا ینی ئەم توێژینەوانە بڵاو دەکرێنەوە کە ژینگەکە بەڕادەیەک پیسە ساڵانە 1200 منداڵ و مێرد منداڵ گیان لەدەست دەدەن ینی هۆکارەکانی پیسکردنی ژینگە کەمکراونەتەوە؟ سڵاوێزم هەیە مرۆڤ ئێستا نەگەیشتوتەوە قەناعەتەی کە هەموو ئەو بڕیارانەی کە لەسەر ژینگە دەدرێەوە تا لە ناوەندە نێونەتەوەیەکانەوە وەکو مەسەلەن کنوانسیۆنی پاریس هەیە پێشتریش لە جوهانسبورگ کە بۆ پێشتر لە ڕیۆ هەبوو ئەوانە باس کراوە بەڵام نەگەیشتوتەوە قەناعەتە کە بە عەمەلی بگەێنێ بە تەواوی یعنی زۆرتری مەسئلەکەش لێرەدایە کە دڵخوازە یعنی وڵاتانەی کە پەیمانی پاریسیشیان ئیمزا کردووە فشارێکی ئەوەی نییە قانونی نییە لەسەریان کە مولزەمیان بەوەی بکە حتمەن دەبێ ئەوە بکەن بۆ نمونە ئێمە دەبین لە زۆر کنوانسیۆنی نێونەتەوەییدا ئەگەر بڕیارێک بدرێ وڵاتان جێبەجێ نەکەن ڕەنگە جەزایەک یا باجێکیان بکەوێتە سەری بەڵام لەباری ژینگەیەوە ئێستا ئەوە ڕووی نەداوە بەڵام ئەی بەرپرسیارەتی ینی هەست بە مەترسیە گۆڕانەکە ناکەن دەزانی مەسئلەکە لێرەدا دەگەڕێتەوە سەر بڵین سوودی کاتی یعنی ئەوانەیە کە کۆمپانیا گەورەکانن ئەوانەی کە وا سەنعەت و پیشەسازیان هەیە لەبەر مەنافعی ماڵیان ئەوە لەبەر چاو ناگرن کە مرۆڤ خەریکە لە بین دەچێت کەواتە دنیای سەرمایەداری نەگەیشتوتەوە قەناعەتەی کە بی هەوێ ئەو هەزینەیە بکات دەواقعدا ئەوە بە تریلیۆنها دۆلار هەزینەی دەوێت بەوەی کە بتهەوێ ئەو بڕیارانە جێبەجێ بکەیت مەسئلەی ئەساسیەکە لێرەدایە کە زۆرترین خەتەر ئەو کەسانە دەیانگرێتەوە کە کەمترین ئەسەریان هەبوو لەسەر ئەو پیسبوونەیە ئەو گەرمبوونی زەویە ئەو وڵاتانەی کەوا وڵاتانێکی زۆر فەقیرن پیشەسازی ئەو تۆیان نییە بەڵام دەبینین کە گۆڕینی کەشوهەوا ژیانی وانی خستۆتە سەر مەترسیەوە ناتوان لە وڵاتی خۆیان دکتۆر ئەلبەت مجارە کەشوهەوا و ژینگەیە لە ساڵین شێستان هەفتەیان ساڵە دەربەزبووی لە نەتەوەین هەفگرتیجی بجدی هەڵوەستە سەراتەکردن تدی ڕێکەفنا پاریسی جاتەک و ئەفکارە مثل نورێ گوتی لێ ڕێکەفنا پاریسی جا وڵاتین زلهێزین پیشەسازیین جیهانێ پابندیەکە کونکرێتیتینە سەر دەمێ ترامپ ئەمریکا ئەستەن ژێ ڕێکەفنێ دەرچوو بوو پاژی لە سکۆتلەندا جارێکدن کۆنفرانسێکی ژینگەیە نێودەوڵەتی هاتە ئەنجامدان لێ ئەف وڵاتە خۆش مەترسیا vەیەکی ناپارێزن ئەوان گازن کو مەترسیدارن لەسەر vî عەردی بەردەوام گەشە پێ دەدەن کەواتە ئەگەر ڕۆژ بڤی ئەوەی بیت هەستێ بەرپرسارەتیا وان وڵاتان بڤی ئەوەی بیت گەل و ئەف عەردێ ئەزوتول سەرجین چارەنویسێدی بەرەفکی بچیت دەزانی خۆی وڵاتی دوو وڵاتی بۆ نمونە دوو وڵاتی زۆر زلهێز لەباری سەنعەتیەوە ئەمریکا و چین زۆرترین دەوریان هەیە لەسەر ئەو گۆڕینی کەشوهەوا بەڵام نابینین کە بەرنامەیەکی ئەوتویان هەبێت چین لە هێندێک لە پارێزگاکانیدا خەریکە کارهایەک دەکات بەڵام ئەو ڕێژەیە کافی نییە خۆی گۆڕینی کەشوهەوا واتە چوونەسەری پلەی گەرمایەکە وا دەکات کە ژیان بۆ زۆر بوونەوە تووشی گۆڕانکاری بێ یعنی ئەوەی کە هێندێک بوونەوەر هەلەبەی بچن ئینقراز پەیدا بکەن نەمێننەوە هێندێکی دیکە لەوانەیە بە وجود بێن کە پێشتر نەبوو خۆی ئینسانی ژیانی دەکەوێتە مەترسیەوە بۆ نمونە دەبینی زۆر جگا ئیشێک دەبێ و بیابان ساز دەبێ و زۆر جگا خەڵکەکە ئاو نامێنێ مەجبورن کۆچ بکەن یا هێندێک جگا لەبەر سێڵاو و لەبەر لافا و لەبەر ئەو شتە لەبەر چوونەسەری ئاستی ئاو لە مەسەلەن لە زریاکاندا ناتوانن لەوێ ژیان بکەن کەواتە ژیانی مرۆڤ دەکەوێتە مەترسیەک و گۆڕانکاریەکی گشتیەوە کە خۆی ئەو وڵاتانە دەگرێتەوە بەڵام وەکو گوتم ئەو مەسئلەی پیشەسازیە و سوودی پیشەسازیەکە وای کردووە کە هێستا نەگەنە ئەو قەناعەتە کە بیان هەوێ بۆ مرۆڤایەتی کارێ بکەن چون هەزینەی یەکجار زۆری هەیە لەو ڕێگایشەوە من دەبینم کە شتێک هەیە پێ دەڵێن سەوز شوۆیی یا شتنی سەوزی یعنی ئەوەی کە پارە بە نێوی ژینگە سەرف دەکردرێ بەڵام لە ئەساسدا بۆ مەبەستێکی دیکەیە بۆ سوودێکی دیکەیە باشە دکتۆر ئێمە دەڵێن کە پیسبوونی ژینگە و گۆڕانەکانی کەشوهەوا مەترسی لەسەر مرۆڤ دروست دەکات بەڵام ئەوەندەی کە گوێمان لێ بۆ زیاتر لە نەخۆشکەوتن و لە بڵاوبوونەوەی زیاتری شێرپەنجە و
سیەکان و ئەم جۆرانە بۆ بەڵام ئەگەر دیوێکی دیکەی بخوێنینەوە ینی مەترسی لەسەر ئاسایشی خۆراک دروست دەکات کە ئەمە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان بۆ بەردەوامبوونی مرۆڤایەتی دیارترین کاریگەریەکانی لەسەر چی ئەبێت؟ دەزانی خۆی کاتێک وڵاتێک ئیشک دەبێ یعنی ژیان تێدا نابێنێ ئاو نابێت کە تۆ کشت و کاڵ بەرهەمت بێ مەسەڵەن بۆ نمونە دەیەوە مەسئلەی خۆراک لە وڵاتە دەکەوێتە مەترسیەوە خۆی ئەو کەسانەی کە کۆچ دەکەن کۆچەکە چۆن دەبێت دەچنە چۆ لەو جێگایە کە دەچن لەوێ دیسان مەترسی گەورە لەباری کۆمەڵایەتیەوە لەباری اقتصادیەوە دێت پێشێ بۆ نمونە میسالێک و بۆ لێ بدەم لە سووریا دوای ئەوەی کە ئیشکە ساڵی بوو هەر بە پێی ئەو گۆڕینی کەش و هەوایەکی دەست کرد یعنی ئەو بەنداوانەی کە تورکیا سازی کرد و بڵین هەواش مقدارێک گەرمایی هەبوو دوو بە دوو وای کرد کە خەڵکانێکی زۆر مەجبور بن دێهاتەکانی خۆیان لادیەکان و گوندی خۆیان بەجێ بێڵن بچن بۆ لای شارەکان لەوێ ئەو کێشانە ساز بوو دەبینی گۆڕانکاریەکی کە لە سووریا لە باری سیاسی و ئەمنیەتی و اقتصادیەوە هاتووتە پێشێ هەتا ئەو ڕۆژی لەگەڵ بێ هەر ئەو وڵاتەی داگرتووە کەواتە ئەو مەسئلە زۆر پیچیدەیە یعنی مەسئلەیەکی سادە نییە هەموو بوارەکان دەگرێتەوە بواری ئەکۆسیستمەکان دەگرێتەوە بواری بوونەوەرەکان دەگرێتەوە جیایەکان دەگرێتەوە مرۆڤ دەگرێتەوە ژیان و سڵامەتی و کەسایەتی دەگرێتەوە لە نەهایەتدا زەمینیش دەگرێتەوە یعنی ئەو گۆڕانکاریانە ناتوانێت هەروە بەردەوام بێ ئیمکانی هەیە لە ئایندەیەکی دوورتردا ژیان بکەوێتە مەترسی بەگشتی لە سەر کۆی زەوی وە بەشەر وا بکاوای کاول بکا کە مەجبور بێ حەسارەیەکی دیکە بدۆزێتەوە یا ئەوەی کە بۆ خۆشی خۆی لەبەین بەرێ ولی دکتۆر ئەمە سەرنجەتەڕات کشمێر vê gavê li Iraqê başûrê Iraqê bêguman koçberbûna bikum dest pê kiriye bi sedema biçûlistanbûna wê deverê bi her hal gelê spas bû berês Diktor Mensur Sohrabî pisporê barê vê jîngehê Guardiyan Rewşa Seqayî li Konel Almanya. Spas diktor. زۆر سپاس.